بەشی 22 لە کریت چیم بینی؟ ئەو ڕۆژە هات کە دوورگەی کریت لە ئەودا سەری دەرهێنا و مەلەوانەکانی کەشتی هاواری خۆشیان کرد، چونکە گەیشتبووینە وڵاتەکەی خۆیان و کەشتیوانی کەشتیەکە لە شوکرانی بە سەلامەتی گەڕانەوەی ڕێبواران قوربانی بۆ خوای دەریا کرد کە ئەمان خوای کریت بوو لە دەریادا فەرمانڕەوایی دەکرد. هەرچەندە مەلەوانەکان و کەشتیوانەکە و مینا لە بینینی دوورگەی کریت و دارە زەیتونەکان و چیاکانی خۆشحاڵ دەبوون، من ئەوەندە غەمبار دەبووم چونکە دەمزانی کە دەبێ مینا بەجێ بهێڵم و بەبێ ئەو بگەڕێمەوە. مینا بەو پەڕی خۆشحاڵیەوە بەهۆی بینینی وڵاتەکەی دەگریا، بەڵام کاپتا کە سەری سوڕما بوو بە دەمی کراوەوە سەیری دەریای بەردەم کریتی دەکرد و ئەو کەشتیانەی دەژمارد کە لەوێ بوون و لە دوای ئەوەی 10 60 کەشتی ژمارد تێگەیشت کە هێشتا ئەوەندەی ترماوە کە نەیژماردووە و وتی من لەو باوەڕەدام ئەوەندەی کەشتی کە لێرەدا هەیە لە هەموو دنیادا نییە. کریت ئەوەندە باوەڕی بەدەسەڵاتی خواکەی هەبوو کە لە بەندەری ئەو وڵاتە نە بورچ هەبوو نە قایمکاری بەرگریکردن و خانووەکانی بەندەر لە قەراغی دەریاوە دەستی پێدەکرد. کاتێک کە چوومە کریتەوە هەندێشتم بینی کە لە هەموو جیهاندا لە ماوەی سەفەرەکانم شتی وام نەبینیوە. دیارە پزیشکێکی وەکو من کاتێک دەچێتە وڵاتێکەوە سەرەتا چاو دەبڕێتە ڕوخسار و دەموچاوی خەڵکی کە بزانێ لەشساغن یان نا. من زۆربەی خەڵکم بە لەشساغی و جوانی بینی و دوای ماوەیەکی کەم سەرنجمدا کە لە زمانی خەڵکی کریتدا وشەیەک نییە کە بتوانرێ لێوە واتای وشەی مردن بدا. خەڵکی بەڕادەیەک خەریکی ڕابواردن و خۆگورتووی خۆشگوزەرانی بوون کە هەرگیز بیریان لە مردن نەدەکردەوە. ئەگەر یەکێک بمردایە بۆ بردنی تەرمەکەی هەموو جۆرە فێڵێکیان بەکاردەهێنا کە کەس نەزانێ پیاوێک یان ژنێک مردووە. من بیستم کە لاشەی پیاوەکانیان دەسووتاند و لە ناویان دەبرد، چونکە بە دڵنیاییەوە لەوێ مردووەکان نەدەنێژران و من لە کریت گۆڕم نەبینی. تەنها چەند گۆڕێکی پاشا کۆنەکانی کریتی لێبوو کە بەردی گەورەیان لەسەردانا بوون، بەڵام خەڵکی کاتێک کە بەلای گۆڕەکاندا تێپەڕدەبوون ڕووی خۆیان وەردەگێڕا بۆ ئەوەی وای نیشان بدەن کە نایان بینن و وایان دەزانی بەم شێوەیە دەتوانن نکۆڵی لە بوونی مردن بکەن. هونەرمەندتر لە هونەرمەندان و پیشەسازانی کریت لە هەموو جیهاندا بەدی ناکرێت و گۆزەکان و دەفرە سۆفاڵیەکانیان زیاتر لە پارچەیەک گەوهەر دەچوو نەک گۆزە. کاتێک مرۆڤ بۆ ئەو خواردنەوە دەفرێکی سۆفاڵی کریتی بەدەستەوە دەگرت لە سیرکردنی تێر نابێت و
لەسەر دەفرەکە وێنەی ماسیەکانی دەریا و پەپولەکان لە هەوا و لەسەر گوڵەکاندا دەبینرا. هەر دەستەیەک لە گیانلەوەرەکان ڕەنگێکی تایبەتیان هەبوو، بە شێوەیەک کە مرۆڤ وا هەز دەکات وەستای گۆزەکە لە جیاتی ڕەنگ گەوهەری بە گۆزەکەەوە نووساندووە یان کێشاوێتی. هەر گۆزەکارێک نەخشی گۆزەکەی خۆی بە شێوەیەک دەکێشا و ڕەنگی دەکرد، لەسەر گۆزەکە وێنەی گیانلەوەرانی دەریای دەکێشا و لەسەر دەفریتر گیانلەوەرەکانی وشکانی و لەسەر دەفری سێیەم باڵندەکان دەبینران. یەکێک لەو شتانەی من لە تەبەس و بابلیش نەمبینی یەکێک بوو لە تایبەتمەندیە گەورەکانی شارستانیەتی جیهان کە تەنها دانیشتوانی کریت ئەم تایبەتمەندیەیان هەبوو. شێوەی دروستکردنی ئاودەستەکانی دوورگەی کریت بوو. لە بابل ئاودەستەکان ئەوەندە پیسە کە مرۆڤێکی شارستانی حەز ناکا بچێتە ناویانەوە. لە تەبەس لەگەڵ ئەوەشدا کە خواکانی ئێمە وتویانە ئاودەستەکان خاوێن ڕابگرن، بەڵام وەکو پێویست خاوێن نەبوون. لا کریت هەموو ئاودەستێک نمونەی هونەر و زەوق و خاوێنیە. لەبەر ئەوەی بەردەوام شەو و ڕۆژ ئاوی شلەتێن بەناو لەگەنی ئاودەستەکەدا تێدەپەڕی و ئەوەندە جوانە کە هیچ جۆرە بۆنێکی ناخۆشی لێ نایەت. خانووەکانی کریت وەکو ئەوانەی بابل بەرز و چەند قات نین، بەڵام لە جیاتی ئەوە بۆ ژیان زۆر باشتر و ئیسراحەتترن لە خانووەکانی بابل. لەبەر ئەوەی ژوورەکانیان گەورەیە و پەنجەرەکانیان بەرین دروست کردووە و هەموو خانوویەک ژوورێکی گەرماوی هەبوو. هەر هۆدەیەک لەو گەرماوانە تەشتێکی گەورەی بۆ خۆشتنتیا بوو کە بەهۆی بەلوعەکانەوە ئاوی سارد و گەرم دەهاتە ناویەوە. من لە پێشاوام زانی کەم ئاودەست و گەرماوە بێ هاوتایانە تایبەتن بە دەوڵەمەندەکان، بەڵام دوایی بینیم کە تەنانەت لە ماڵی هەژارترین خەڵکی ئەو شارەش ئاودەستی جوان هەبوو کە ئاوی سارد و گەرمی بۆ دەچوو. گەرماوە جوانەکانیش ئەو ئاوە سارد و گەرمایان هەبوو. ئەو کاتە تێگەیشتم کە بۆچی خەڵکی ئەوێ ئەوەندە جوانن، چونکە ئاودەستی خاوێن و حەمامێک کە ئاوی گەرم و ساردی هەبێ مرۆڤ جوان دەکا. ژنەکانی کریت بە ڕۆژ ماوەیەک لە کاتەکانی خۆیان بە لێکردنەوەی مویلەشیان و خۆشۆرین و ئارایشتی دەموچاویان دەبردە سەر و ئەوەندە لە ئارایشدا بەدیقەت بوون کە هەرگیز لە کاتی دیاریکراودا لە میوانداریەکان ئامادە نەدەبوون. کەس ئەم بابەتەی پێسەیر نەبوو. کراسی ژنەکانی کریت بەرگێکە کە هەموو لە شیاندا دەپۆشێ جگە لە دەست و پێوشانیان، چونکە بە دەستەکانیان نازیان دەکرد و حەزیان لێبوو خەڵکی جوانیەکەیان ببینێ. ژنەکانی کریت قژی سەریان بە شێوەیەکی سەرنجڕاکێش ئارایش دەکرد. لە کاتێکدا لە تەبەس پایتەختی میسر ژنەکان قژی سەریان دەتاشی و من لەو باوەڕەدام لە ڕووی جوانی ئەندامەکانی لەش ژنەکانی کریت نمونەی هەموو ژنەکانی دنیان. ئەوان باڵا بەرز و باریکن و بە بۆنەی ناسکی ئەندامیان بە گرفتەوە مناڵیان دەبوو. بەگشتی لە یەک یان دوو مناڵ زیاتریان نەبوو. کەمی مناڵ لای خەڵکی کریت شەرم نەبوو. پیاوەکانی کریت وەکو ژنەکان ئەندامێکی ناسکیان هەبوو، بەڵام ناوشانیان پان بوو. هەر پیاوێک هەوڵی دەدا کە مەری خۆی باریکتر نیشان بدات و ئەوانیش وەکو ژنەکان بە وردی مووەکانیان لەسەر لەشیان لا دەبرد بۆ ئەوەی لە کاتی یاریگردن لەگەڵ گاکان ئەندامەکانیان جوان بێتە بەرچاو و چەکمەی درێژیان لە پێ دەکرد و لە قەدی چەکمەکانیان شکلی گیانلەوەریان دەنەخشان. پیاوەکانی کریت حەزیان نەدەکرد بۆ وڵاتانی تر بڕۆن، چونکە لە وڵاتانی تر کەلوپەلی حەسانەوە و پاک و خاوێنی وەکو کریتی لێ نەبوو. دەیانوت ئێمە ناتوانین لە خانووی گەلانی تردا بژین،
کە ئاودەستی خاوێن و گەرماویان نییە. یەکێک لە شتە سەیرەکان کە لە کریتدا بینیم هاوتای ئەوم لە هیچ وڵاتێکی تردا نەبینیوە ئامێرێکی مۆسیقا بوو کە بەبێ ئەوەی کەس بیژەنێ دەنگی مۆسیقای لێ دەبیسترا، بەڵام هەندێ دەنگی لێوە دەردەچوو کە پێشتر لەسەر هەندێ شت نووسرا بوو. من نەمتوانی تێبگەم چۆن دەنگ لەسەر شت دەنووسرێتەوە. هەروەها لە دانیشتوانی کریتم بیست کە ئەوان دەتوانن ئاوازەکانی مۆسیقا بنووسنەوە، دوایی لەسەر ئەو نووسینانە مۆسیقا لێ بدەن بە جۆرێک کاگەر یەکێک ئاوازێکی نەبیست بێ بەڵام نووسراوی ئەو ئاوازەی دەست بکەوێ دەتوانێت لەسەر ئەو نووسینە ئاوازەکە لێ بدا. من لەبەر ئەوەی پزیشکم و تەنها بۆ زانستی پزیشکی سەرنجی تایبەتیم هەبوو هەوڵم نەدا تێبگەم کە چۆن دەکرێت ئاوازی مۆسیقا بنووسرێتەوە. دیارە خەڵکیش وەکو من سەرنجیان نەدابووە ئەم بابەتە. من لە کریت پەرزگەیەکم نەبینی کە بۆ خوای وڵاتەکەیان دروست کردبێ، بەڵام لە بری ئەوە گاکانیان دەپەرست و لە بەردەمیاندا سەمایان دەکرد و سەرنجمدا کە سەرپەرشتی گایەکان لەلایەن خەڵکی کریتەوە تەنها لەبەر خۆشویستنی ئاینەکەیان نەبوو، بەڵکو خۆیان لەو سەماکردنە تاموچێژیان وەردەگرت و هیچ ڕۆژێ نەبوو کە ئەوان بۆ بینینی ئەو سەمایە ئامادە نەبن یان خۆیان سەمانەکەن. یەکێک لەو خاڵانەی شایەنی باسە و لە ژیانی ئەم گەلەدا لەبەرچاو بوو ئەوەیە کە شەرابیان لە ڕادەبەدەرد نەدەنۆشیەوە و من لە هەموو مانەوەم لەوێ نەمبینی یەکێک مەز بێ یان وەکو دانیشتوانی تەبەس بەهۆی خواردنەوەی زۆر تووشی ڕشانەوە ببێ. خاڵێکی بەرچاوی تر ئەوە بوو کە لە کریت ژن و پیاو لە کاتی بەرپاکردنی مەراسیمەکان لە بەردەم گاکاندا سەما دەکەن و ئەمە یەکێک بوو لە سەرگەرمێکانیان لە هەمان کاتدا گەورەترین بیرروباوەڕیشیان بوو. ئەو ژن و پیاوانەی لە بەردەم گاکاندا سەمایان دەکرد دوو دەستە بوون. هەندێ لەوانە پیشیان ئەوە بوو ئەوان ئەگەر پیاو بوونایە نەیان دەتوانی ژن بهێنن، ئەگەری ژن بوونایە نەیان دەتوانی هاوسەرێک بۆ خۆیان هەڵبژێرن. بەڵام دەستەکەی تر ئەو کەسانە بوون کە بۆ سەرگەرمی و خۆشی سەمایان دەکرد. ئەگەر پیاو بوونایە دەیانتوانی ژن بهێنن، ئەگەر ژنیش بوونایە دەیانتوانی شوو بکەن. تەنیا یەک شتم لە دابوونەریت و هونەری خەڵکی کریت لاپەسەند نەبوو، ئەویش سروشتی هەوەسبازی ئەوان بوو، چونکە ئەم گەلە بەڕادەیەک حەزیان بەشتی نوێیە. ئەو شتەی ئەمڕۆ لە لای خەڵکی پەسەندە دوو ڕۆژ دوای ئەوە لە بەرچاو دەکەوێت و هیچ بازرگانێ دڵنیا نییە ئەو شتەی ئەمڕۆ خەڵکی دەیکڕێ 6 مانگ دوای ئەوە دەفرۆشرێ یان نا. دوای ئەوەی گەیشتینە کریت لە میوانخانەیەک نیشتەجێ بووین. ئەو کاتەی لە بابل لە میوانخانە چەند هۆمیەکەی ئەوێدا دابەزی بووم بە خۆمم دەوت لە جیهاندا هیچ میوانخانەیەک نییە لەمە باشتر بێ. بەڵام دوای ئەوە هاتمە کریت و میوانخانە جوان و خاوێنەکەی ئەوێم بینی کە خزمەتکارەکانی میهرەبان و بێگانە نەواز بوون. تێگەیشتم کە میوانخانەکەی بابل لە ئاست ئەمەدا بێبایەخە، چونکە لە میوانخانەکەی بابل خزمەتکاری ناشیرین و تووڕەی لێبوو. بەڵام لە میوانخانەکەی کریت کوڕ و کچە جوانە هەمیشە دەم بە پێکەنینەکان بوون، پێشوازیان لە ڕێبواران دەکرد و لە هەر کاتێکدا کە بانگیان دەکرا ئامادەی خزمەت بوون. ئێمە دوای ئەوە چوینە ئەو میوانخانەیەوە لە گەرماوە جوانەکانی ئەوێ کە ئاوی سارد و گەرمی تێدا بوو خۆمان شت و جلەکانمان گۆڕی و مینا قژی سەری لول کرد و کراسی نوێی کڕی و من جووتێ گوارە و ملوانکەیەکم بۆ کڕی کە لە بەردی ڕەنگا و ڕەنگ دروست کرابوون. ئەو کراسەی مینا کڕی لەو جۆرە جلو بەرگانە بوو کە ژنەکانی کریت لەبەریان دەکرد و
مینا وا دیار بوو لە کرینی کراسەکەی ڕازی بوو. دوای ئەوەی جلی لەبەر کرد بەمنی وت کەژاوەیەک بەکرێ بگرە کە لە بەندەرەوە بەرەو شار بڕۆین بۆ ئەوەی من مامۆستاکەی خۆم ببینم. میوانخانەکەی ئێمە لە بەندەری کریت واتە لە ناوچەی بەندەر بوو. ئێمە کەژاوەیەکمان بەکرێ گرت و سوار بووین و بەرەو شار کەوتینە ڕێ. شار لە چاو بەندەر لە جێگەیەکی بەرزتر و ئەوەندە باخی تێدا بوو کە بیناکانی لە باخەکان داون ببوون. مینا کەژاوەکەی لە بەردەم یەکێک لەو باخانەدا ڕاگرت و ئێمە چووینە ناو باخەکەوە. میناوتی ئێرە ماڵی مامۆستاکەمە و لە کریت ئەو کچ و کوڕانەی لە بەردەم گاکاندا سەما دەکەن هەر کامێکیان مامۆستایەکیان هەیە کە ڕاهێنەر و پاڵپشتیانە و هونەری سەمایان فێر دەکا. بەرگری لە بەرژەوەندیەکانیان دەکات و ناهێڵێ خەڵکی تر مافی قوتابیەکەی پێشێل بکەن. مامۆستای مینا پیرەمێردێ بوو کە کاتێ ئێمە چووینە خانوەکەیەوە هەندێ پاپیرۆس کە کاغەزێکی کۆنی میسریە لە بەردەم خۆیدا داینابوو دەیخوێندەوە. سەیرم کرد لەسەر ئەو کاغەزانە وێنەی گای لەسەر کێشرا بوو. بۆم دەرکەوت کە ئەو گایانە ئەو ئاژەڵانن کە سپەینێ هەندێک کەس لە بەردەمیاندا سەما دەکەن و پیرەمێردەکە دەیویست بزانێت لەسەر کام یەکێک لەو گایانە گرەو بکات باشترە. کاتێک کە مینا مامۆستاکەی بینی خۆشحاڵ بوو، ماچی کرد و مامۆستاکەی پێیوت مینا من وام دەزانی تۆ چوویت بۆ لای خوا و ئیتر نەگەڕاویتەتەوە. بەڵام لەبەر ئەوەی بە تەواوەتی دڵنیا نەبووم کە ناگەڕێیتەوە لە جیاتی تۆ قوتابی نوێم دانەنا و ژوورەکەت هێشتا هەرماوە. بەڵام وا بزانم ماوەیەکە خاوێن نەکراوەتەوە لەوانەیە ژنەکەم وێرانی کردبێ. لە ناویدا حەوزی دروست کردووە بۆ ئەوەی ماسیەکانی لە ناودا پەروەردە بکە، چونکە ژنەکەم زۆر حەزی لە بەخێوکردنی ماسیە. مینا بەسەر سۆرمانەوە وتی لەکەیەوە ژنەکەت حەزی لە پەروەردەکردنی ماسیە، چونکە و کاتەی من لێرە ڕۆیشتم ئەو هیچ لە فکری بەخێوکردنی ماسیدا نەبوو. پیرەمێردەکە وتی ئەم ژنە تازەی من کە تۆ نەتبینیوە ئەگەر ئێستا ئەو پیاوە گەنجەی لەلا نەبوایە من تۆم دەبردە لای و پێمم دەناساندی. بەڵام ئێستا گابازێکی گەنجی لەلایە کە تازە دەستی بە سەماکردن کردووە و ئەگەر تۆ ببەمە لایەن کارەکەیان لێ تێک دەچێ. ئایا ناتەوێ هاوڕێکەی خۆتم پێ بناسێنی بۆ ئەوەی منیش لەگەڵیدا ببمە هاوڕێ و ئیتر ئێرە بە ماڵی خۆی بزانێ؟ میناوتی هاوڕێکەی من پزیشکێکی میسریە، ناوی سینۆهەی کوڕیکەرە، بە تەنها دەژی و ژنی نییە. پیرەمێردەکە وتی ئەگەر ماوەیەک لە وڵاتەدا بمێنێتەوە تەنیا نامێنێ و زۆر بەپەلە دەبێتە خاوەنی ژن و مناڵ. بەڵام مینا مەگەر تۆ نەخۆشی کە لەگەڵ پزیشکێکدا هاتوویت بۆ ئێرە، ئەگەر وابێت جێی خەم و پەژارەی منە، چونکە کاتێ هاتیتە ژوورەوە دڵشاد بووم و وامزانی دەتوانم داوات لێ بکەم سبەینێ لە بەردەم گایەکدا سەما بکەیت و بەهۆیەوە هەندێ زێڕ و پارەم دەست بکەوێ. میناوتی من نەخۆش نیم و خۆم لە هەموو کاتێ بەلەش ساختر دەزانم لەبەر ئەوەی لەگەڵ ئەم پزیشکە میسرێدا سەفەر دەکەم، چونکە ئەو منی ڕزگار کرد و ئەگەر ئەو نەبوایە من لە بابل یان دەکوژرام یان خۆم دەکوشت. پیرەمێردەکە وتی ئومێدەوارم بەهۆی هاوڕێیەتی لەگەڵ ئەم پزیشکە میسریە کچێنیەکەی خۆت لە دەست نەدابێ، چونکە وەکو خۆت دەزانی ئەگەر کچێنیەکەت بەخشی ڕێگەت نادەن لە بەردەم گاکاندا سەما بکەیت و ناتوانی بچیتە لای خوا. دوایی پیرەمێردەکە لە مینا نزیک بۆوە کە مێدەستی بە سنگی داهێنا و وتی دەترسم کچێنیەکەت لە کیسدا بێ، کە لێرە ڕۆیشتی سنگت بچووک بوو،
ئێستا کەمێک گەورە بووە. ئایا باشتر نییە بەر لەوەی لە بەردەم گاکاندا سەما بکەی چاوێکت لێ بکەم بزانم ئایا کچێنیت ماوە یان نا؟ مینا بە تووڕەییەوە وتی من نامەوێت وەکو بازاڕی کۆیلە فرۆشەکانی بابل کە لەوێ ژنە گەنجەکان دەپشکنن کە بزانن کچێنیان ماوەیان نا لێرە فەحسم بکەی. من پێت دەڵێم لەبەر ئەوەی لەگەڵ ئەم پیاوەدا سەفەر دەکەم چونکە ڕزگارکەری منە، ئەگەر ئەو نەبوایە نەم دەتوانی بگەڕێمەوە بۆ کریت، بەڵام تۆ هەر لە فکری گاکان و دەرامەتی خۆت و گوێ نایدەیتە قسەکانی من. دوای ئەم قسەیە مینا کەوتە گریان و پیرەمێردەکە دوای بینینی فرمێسکەکانی لە قسەکەی خۆی پەشیمان بۆوە. وتی مینا مەگری، من دڵنیام کە تۆ ڕاست دەکەی، هێشتا کچی و ئەم پیاوەی تۆی دەرباز کردووە، ئەگەر ئەو نەبوایە نەت دەتوانی بگەڕێیتەوە بۆ کریت. دوای بابەتی قسەکردنەکەی گۆڕی و وتی ئێستا هاتەوە بیرم کە من دەبێ ئەمڕۆ بچمە لای مینۆس و لەبەر ئەوەی بۆ ڕۆیشتنم درەنگە ناتوانم کراسەکەم بگۆڕم، هەر بەم کراسەوە دەڕۆم. ئێوە لێرە پشوو بدەن و نان بخۆن و ئەگەر ژنەکەم پرسیاری منی کرد بڵێن چۆتە لای مینوس، چونکە ئەو گەنجە گابازەکەی لەلا بوو نەیویست کاتتان لێ بگرێ. بە ژنەکەم بڵێن دوای ئەوەی لە ماڵی مینوس گەڕامەوە سەرێک لە گاکانم دەدەم، چونکە سبەینێ یەکێک لە گاکانم کە هێشتا بەشداری یاری نەکردووە دێتە ناو گۆڕەپانەوە و من دەبێ بیبینم. میناوتی لەبەر ئەوەی تۆ دەتەوێ بۆ ماڵی مینوس بڕۆی، من و سینۆهەش لەگەڵ تا دێین و لەوێ هاوڕێکانم دەبینم و سینۆهەیان پێدەناسێنم.